لەناو بازار یەڵەبجە سوتەمەنی دەفرۆشێت. باسی نرخی سوتەمەنیەکان و قەیرانەکانم بۆ دەکات. سەلاح مەحموود دەڵێت غاز نرخی وەک خۆی ماوەتەوە، بەڵام زۆر بەکەمی دەست دەکەوێت. لەبارەی نەوتیشەوە دەڵێت نرخی 180,000 و لە بازاردا نەماوە. غازەکە کەمە یا گران نەبوو. غاز هەر باشنی و پێشی باشنی بوو، نزیکی 2 مانگە بێ 3 مانگە بێ حکومەت کردی بە 7.5 معاملەکانە. ئێمەش بەرمی کردمان 8.5 زاد نامەخسەری. بەئستا وەکو 8.5ەکەشە کەمە. وەکو من بیستم تەنگەرێت بۆ 4 ڕۆژ 5 ڕۆژ بۆ موسڵی هەڵەبجە نزیکی 200,000 300,000 ماڵی تایە. ماخولنە تۆ 1000 بتڵبێری بۆ 100,000 ماڵ بەشی چێکە بەشی 4 ڕۆژی ناک. نەوتی سپی جاران هێمە بە 130,000 135 مانگیان دە ماڵە ئەو نزیکی 2 مانگە حیث سوتەمەی لە سومی هەڵەبجانێ بیفرۆشی وەکو نەوتوشت. بەرمی نەوت پرسیارم کردووە لە حەلێ جوملەکەی 180 170 بێکری تەنگەرەکەی. ئەو غاز فرۆشە بە کۆڵانەکاندا دەگەڕێت. دەڵێت پێشووتێ هەفتەی زیاتر لە 500 بتڵی غازی فرۆشتووە، بەڵام ئێستا ئەوی ژەفتانە لە کارگەی پڕکردنی غاز کەمتر لە 200 بتڵی بۆ پڕ دەکەن. لە هەفتەیەکە 4 جار مرغە چرم بیە، بەڵام 4 جارەکە چییە؟ ئەم 4 جارە 120 بتڵ مەدەنێ بۆ نانەوە و بۆ ماڵان و بۆ هەمووشێت لە هەفتەیەکە. تقریبا من هەفتەیە 600 بتڵ مصرفە کرد. ئیجا هاتکۆ بۆ 120 بتڵ لە هەفتەیەکە ساحە ماڵەکە 500 بە 600 بتڵ مصرف کردووە. ئێستا هاتوێتەوە بۆ چەند بۆ 120 بتڵ. هاوڵاتیان لەدەست قەیرانە دروستکراوەکانی حکوومەت تەواو ناخ و دەرونیان پڕ بووە. نیگەرانن لەوەی خەڵک باجی هەموو قەیرانەکان دەدات. ئەم دوو حیزبی دەسەڵاتە خۆیان نوێ و دارودەستەی خۆیان نوێ نانوێ کەس بشی ئەیانەوێ هەر ڕۆژە و میلەت بە شتێک و مەشغوڵەکەن. من نەوتم کردی بە 135 2 بەرمیلم کردی بەرمیلی بۆ 125 ئێستا 2 بەرمیلی بۆ 200,000. یعنی ڕۆژ لە ڕۆژ بێت شت گرانەوێ ڕۆژ لە ڕۆژ بێژ یانی ئەم خەڵکە بەرەو خراپیە ڕوا. خۆزگە لە حکوومەتی بەعسە خوازم من هەش کەسم لە کیمیایەت یا چووکە خۆزگەم و کاتەکەی سەدام حوسێن. ماڵ هەیە ناسم سوێن بەخوا غازەکەی نەماوە، خەڵک لە ڕێی خۆت دراوسی غازیاوەتی پارە پێ نەبوو غازەکە بگۆڕێ. ئێستا بڕوانێش لەگە برادێک ماڕۆشین بۆ دەواژی نەبوو تڵمانە ناو بۆ مەعمەلەکە تیانە وەڵام مەگەر بۆ سبێ ئەمڕۆ غاز نییە. لە وەرزی زستان نزیک دەبینەوە حکوومەت نەیتوانیوە لە هەرێم قەیرانی سوتەمەنی چارەسەر بکات. نرخی بەنزین ڕۆژانە بەرزتر دەبێتەوە، هەرچەندە وەزیری سامانە سروشتەکان ڕایگەیاند ڕۆژانە بەنزین لە بەغداوە دێت و قەیرانەکە چارەسەر دەکەن. بەڵام هاوڵاتیان دەڵێن بەڵێنەکەی وەزیر نەک دۆخەکەی چارەسەر نەکرد، بەڵکو قەیرانەکانی قوڵتر کردەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.